کاتت باش و بەخێر بێی بۆوانەی بیرکاری پۆلی چوارەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی یەکەم گەیشتینە لاپەڕا 5 ببورن 7 لەوانەکانی ڕابردوو باسی لاپەڕا 3 4 5 6 هەندێکیش لە 7م کردیە. ئێستا گەیشتینە وا بزانم گەیشتینە بەهای ڕەنووسە شینەکە بنووسە. ڕەنووسە شینەکە ڕەنووسێک بە شینی نووسرایە لێرە بەهایەکەی دەبی بنووسین. وەبزانم هەندێک لەو جۆرە پرسیارانەمانشی تەڵ کردیتەوە بێکەوە لەبەر هەندێک لەو پرسیارانە بە خێرایی شیتەڵ دەکەم و هەندێکیشیان ڕەنگە تۆزێک بە وردی. ئەگەر لێرە تەمەشای ڕەنووسە شینەکەی بکەین لە پرسیاری دا ڕەنووسە شینەکە کامەیە؟ ئەو سێ بە شینی نووسرایە. جێی ئەو ڕەنووسە شینەی لە چێندەرە ئەگەر لە دەستە ڕاستی ژمارەکە تەمەشاکەین یەکەم ڕەنووس 8 ئەو لە خانەی چیە؟ لە خانەی یەکانە. دووەم ڕەنووس کە سفرە لە خانەی دەیانە. نۆیەکە لە خانەی سەدانە. چوارەکە یان چارەکەش لە خانەی هەزارانە. سێیەکە لە خانەی چیە؟ 10,000 سێیەکە لە خانەی 10,000 ئەو سێە لە خانەی چیە؟ 10,000. ئەگەر لە خانەی 10,000 بی دەتوانین ئاوا بینووسین. سێیەکەی بنووسین با بەڕەنگەشکە بینووسم. سێیەکەی ئاوا بنووسین چونکە لە خانەی 10,000 4 سفری لە پێش دادەنین. وەڵامەکە چیە؟ بەهای ڕەنووسی شین لەو پرسیارەی 30,000. بەهای ڕەنووسی شین لەو پرسیارەی 30,000. بەبینە پرسیاری ژمارە 11. پرسیاری ژمارە 11 ڕەنووسە شینەکە لە چێندەرە؟ لە دەستی چەپە کە لە دەستی چەپ بوو بەهای زۆر زۆرە لەبەرەوەی ئەوە بەهایەکەی ڕەنووسیەکان بەهایەکەی یەکە. ڕەنووسی دەیان بەهایەکەی 7ە. ڕەنووسی سەدان بەهایەکەی 5ە. ڕەنووسی هەزاران بەهایەکەی هەر سفرە چونکە بەخۆی سفرە. ڕەنووسی 10,000 بەهایەکەی 80,000 بەڵام ڕەنووسی 9 بەهایەکەی 900,000 باشی کەینەوە. باشی کەینەوە لێرە نا لێرە 980 571 ئەو هادەیخینینەوە. ئێستا دەین یەکێکە ڕەنووسەکان لە خانەی دادەنین لە دەستی ڕاست دەست پێ دەکەین. ئەو یەکەی لێرە لە دەستی ڕاست هەمانە لێرەی دادەنین. پاشان ئەو هەفتەی لێرە هەمانە لە دەستی ڕاست لێرەی دادەنین لەژێر خانەی دەیان. پاشان 5ەکە دەکەویتە خانەی سەدان. ئەوجا سفرەکە دەکەویتە خانەی هەزاران. پاشان 8ەکە دەکەویتە خانەی ئەو هەشتە دەکەویتە خانەی 10,000. ئەوجا نۆیەکە دەکەویتە خانەی 100,000. بمانەوێ بەهایەکەی ببینینەوە. نۆیەکەی دەینین ئاوا نۆیەکەی دەنووسین لەبەرەوەی خانەی 100,000 5 سفرە 5 سفر لە پێش نۆیەکەی دەنووسین. دوو ئاوا 3 سفریش ئاوا لە تەنیشتێک مەودایەکی لێرە دەهێڵینەوە بۆ ئەوەی بتوانین بە ئاسانی ژمارەکەی بخینینەوە. دەڵێن یەکەم جە دەڵێن 900 ببورن پاشان 1000 دەڵێن 900,000
لە دەستی چەپۆ دەیخینینەوە 900ەکەی دەخینەوە لەبەرەوەی مەودایە کێ لێرانە ئەو ماوەیە کێ لە بنیەکمان نەنووسینە دەڵێن چ دەڵێن 900 ئاوە کە 900ەکەمان گوت دەڵێن 900,000 ئەوەش هەزارەکەیە خینەوەکە ئاوایە شیتەڵەکەش ئاوایە بەهایەکەش 900,000 گەڕێنەوە لای پرسیارەکان گوتمان هەندێک پرسیاری بە خێرایی شیتەڵ دەکەین هەندێکیشیان ڕەنگە بەڕوونکردنەوەیەکی ورتر ئەگە بینە سەر پرسیاری 12 ئەویش هەر دەڵێ بەهای خانەی شین چەندە دیسان تەماشا دەکەین دەچێت دەستی ڕاست یەکەم ڕەنووس خانەی یەکانە بەهایەکەی شەشە دووەم ڕەنووس خانەی دەیانە بەهایەکەی 90 سێم ڕەنووس خانەی سەدانە بەهایەکەی 200 چوارەم ڕەنووس خانەی هەزارانە بەهایەکەی 3000 ئەوە دەنووسی دەڵێ ئەوە بەهای 3000 سێکەی دەنووسی ئەوە 3 سفرێکی لۆدادنێ ئەم لەبەرەوەی ناتوانم بە باشی بنووسم سفر ڕەنگە هەندێک جار وەتزانی بی سفر نییە بەڵام سفرە بەهایەکەی 3000 با بچینە پرسیاری ژمارە 13 دیسان بەهای ڕەنووسی شینی لێمان دەوێ ڕەنووسە شینەکە لێرە چییە ئەگەر بچین تەماشای ژمارەکە بکەین لە دەستی ڕاستمان یەکەم ڕەنووس بەهایەکەی هەر 5 چونکە لە خانەی یەکانە بەهایەکەی هەر 5 دووەم ڕەنووس بەهایەکەی هەر سفرە چونکە هەر بەخۆی سفرە سێم ڕەنووس بەهایەکەی 100 چونکە لە خانەی سەدانە بەهای ئەو یەکەی لێرە 100 با بەباشی بنووسم 100 ئاوا 100 لەبەر چ لەبەرەوەی لە خانەی سەدانە ئەوانەش تەواو بوون دێینە لای پرسیاری ژمارە 14 ئەگەر 3000 ئەوان دیبارەشکەمەوە ئەو هەموو شتانە لەوێنە هەتا تەنیا تەماشای پرسیاری 14 بکەین ئەگەر 3000 زیاد بکەی ئێستا زانیمان 3000 زیاد دەکەین داوای نەسەری زیاد دەکەین 3000 زیاد دەکەین بۆ چ زیاد دەکەین بۆ ژمارەیەک ئەو ژمارە چەندە 500,000 لەگەڵ 26 پرسیارەکە چیە دەڵێ ئایا شێوەی ڕەنووسی ژمارە نوێیەکە چۆن دەبی پرسیارەکە دەڵێ ژمارەکت هەیە 500,026 3000یشی داوەیە سەر بۆی زیاد دەکەی کۆی دەکەیەوە لەگەڵ ژمارەیەکی نوێ دەردەچی ئەو ژمارە نوێ بە ڕەنووسی بنووسە بە شێوەی ڕەنووسی بە شێوەی پیتی مەنووسە نامەوێ بە شێوەی درێژیش نامەوێ تەنیا بە شێوەی ڕەنووسی بنووسە شێوەی ڕەنووسی واتە ئاوە شێوەیەکی ئاوە نەک شێوەی ئاوە بە دوور و درێژی نەک شێوەی ئاوە بە پیتی ئاوهاشی ناوێ ئێستا زانیمان ژمارەکەیە کە 500,026 3000یشی لۆ زیاد دەکەی لەبیرتان نەچی 500,026 با بچین لە جێچکە دروستی بکەین ئەوە ژمارەکەیە ئاوها دەنووسی 500 یەکەم جار دەنووسی 500 لەبەرەوەی هەزارە سێ ڕەنووس لە پێش 500ەکەش هەیە سێ ڕەنووسی دیکەش هەیە بێجگە لە 500ەکەی 500,000 ئەوجە 26ش دادەندرێ لە خانەیەکان و سەدان چونکە 26 ئەمە لێرە چم کردیە ڕەنووسەکانی خۆمی ئەو ژمارە یەک لە خانەکان دامنایە وەکو دەبینن خانەکان دروست دەکەی یەکەم خانە لە لای دەستە ڕاستت یەکان پاشان هەر جارەی سفرە کلۆیەکەکەی زیاد دەبی 10 100 1000 10,000 100,000 ملیۆنەک 10 ملیۆن ئاوە یەکان دەیان سەدان زۆر گرنگیشە ئەگەر بزانی ئەو یەکان و دەیان و سەدان ناویان یەکەکانە
ئەو هەزاران دە هەزاران سەد هەزار ناویان هەزارەکانە لە مابەینی سەدان و هەزارانیش ماوەیەکم هێشتیتەوە هەتا بزانین بتوانین بە ئاسانی بخینەوە وەکو لێرەش دەبینین لە مابەینی ئەو سفرە و ئەو سفرە ماوەیەک هەیە لەبەرەوەی 500ەکەی دەنووسی پاشان ماوەیەکی دەهێڵی و ئەوجە دەنووسی 26. باشە ئێستا ژمارەکان و ڕەنووسەکانی خۆمان یەک یەک لە خانەکاندانە بە دەستەڕاست دەست پێ دەکەین. شەشەکە لە خانەی یەکانە، دووەکە لە خانەی دەیانە، سفرە لە خانەی سەدانە، سفرەشکە لە خانەی هەزارانە، ئەو سفرەکەی دی لە خانەی دە هەزارانە، پێنجەکەی دوایش لە خانەی سەد هەزارانە. ئەو ژمارەمان هەیە چ دەکەین؟ چی لۆ زیاد دەکەین؟ 3000 کە جێت لە هەزاری دەوی کەواتە ئەو سێە لە ژێر خانەی هەزاران لۆی زیاد دەکەین واتە خانەی هەزاران چ ڕەنووسە چی لێیە کۆی دەکەینەوە لەگەڵ ئەو سێی بزانین دەکاتە چەند. کۆی دەکەینەوە لەگەڵ ئەو سێی بزانین دەکاتە چەند. ئەوە شم لە بیر چوو بڕێم کە ئەوە خانەی یەکان و دەیان و سەدان پێی دەڵێن دابڕینەکەیە. ئەو دابڕینەیە یەکان و دەیان و سەدان. هەروەها هەزاران و دە هەزار ئەوانیش دابڕینەکەش لەوێن دەرێ هەیە. باش ئێستا چ دەکەینەمە؟ چونکە 3000مان زیاد کرد کەوا بوو ئەو سێ کۆی ئەو سفرەی دەکەین. ئەو سێی دەینین دەڵێن سێ هەلێرە سێ کۆ سفر چونکە سفر بوو لە خانە یەکە ئەگەر سفر نەبا شتەشکە با داماندەنا دەکاتە چەند؟ دەکاتە هەر دەکاتە سێ. سفر کۆ سێ هەر دەکاتە سێ لەبەر هەندێ ئەو سفرەی دەگۆڕین دەیکەین بە سێ دەبیتە سێ. خانەی هەزاران گۆڕدرا سفرەکە بوو بە چەند؟ سفرەکەی لا دەبین بە کەلکنایە بوو بە سێ. ژمارەکە گۆڕانەکە کوو بوو؟ ئێستا چی لێ هات؟ ئەو ژمارە کوو دەگۆڕدرێ؟ ئەو ژمارە بزانین دەتوانم بیگۆڕم ئەوە 503 لێ دێ 503 ناتوانم بیگۆڕمەوە بەداخەوە هەندێک جار ژمارەی کوردی نانووسرێ. بەڵام ئەگەر هەمووی پێکەوە بنووسمەوە 503,026 503,026 با بزانم دەتوانم بنووسم. پێنسەد و سێ هەزار و بیست و شەش نووسرا 503,026 ئاوای لێ هات ئاوا بوو ئاوای لێ هات وەڵامەکە ئەوەیە 503,026 لەبەرەوەی 3,000مان زیاد کرد بەخۆمان بەس 500,000مان هەبوو 3,000مان هاویشتە سەر 500 خستە سەر 500 دەبیتە 503,026ەکەش هەروەکو خۆیتی. ئاوا بەو جۆرە گەڕێینەوە بزانین چ پرسیارێکمان مایە. ئەو پرسیارە چونکە زۆر زۆر گرنگە پرسیاری 15 لە وانەیەکی دیکە باسی ئەو پرسیارەش دەکەم هەتا وانەیەکی دیکە هەر خۆش و شاد بی.